هاتوان بخیر بالهرجی هندوان تماشاوان و گهدارن من هجا دست بیکا هفته کنویه روش باش امجور دوجن روش باش وقتی می دمجمر هفته صبحی بدم آب پایتخت الهولره می چندین بابتون جارن دیگه هفدو بشوپینن بالا بکشن سر هناك جوان مجارين كو حيامك سكني بون شالا كيمان راوستي أولا ما بحثة شانوي بكن بحثة هنري بكن بالا بكشن سر هروها ما چندين زانياري وبابتان دیگه هفدو بشوپینن وەک تمیژی دەست پێکێ دەمە کورتەنووچەیەکێ بشۆپینن کەرم کرد. جیگرێ سەرۆکێ پەرلەمانی عێراقی دووری زانە و هەڵبژاردنên پێشوەخت دێ وەختێ خۆدا بێنە ئەنجامدان بەشیر حەدار جیگرێ سەرۆکێ پەرلەمانە عێراقی جا کوردستان 24 ڕگهاند و زمینە سازیەک ji bo encamdana هەڵبژاردنان نەهاتیەکردن. لەوما ئەز دوور زانم و هەڵبژاردنên پێشوەخت دێ وەختێ خۆدا بێنە ئەنجامدان ئەوەی کو هاتیە دیاریکردن ڕگهانجی کونها عێراق بە قەیرانەکە کوورە ئابووری دەرباز دەبە و تو بودجەیەکش بۆ هەڵبژاردنانجی نەهاتیە تەرخانکردن ئەمەژەوەیەکیش داک و سەرۆکایەتێنە عێراقی بسەر چەند بەرەیەکی دەژی هاتنە داوەشکردن. توشبوویەکی دن یەن کۆرۆنایە لە ڕۆژاوای کوردستانی جانێخواژە دەستدا جوان مستەفا هەفسەرۆکەی دەستەیە تەندروستی لە ڕۆژاوای کوردستانی ڕاگەهاند و 19 کەسێندن لە ڕۆژاوای کوردستانی دووشی کۆرۆنایە بوونە هەروەها توشبوویەکی دنێ وێ ڤایرۆسێ جانێخواژە دەستدا ئاماژە بۆ یەکێژیدا گۆڤ توشبوویەک و جانێخواژە دەستدایە ئیسلامەکی تەمەن 54 ساڵە خەلکێ شارۆچکایەتل کۆچەرە. ئەفسەرۆکێ دەستەیە تەندروستی ڕۆژاوای کوردستانێتە کەزی لە توندکردنا ڕێکارن خۆپارێزیەژی کرد. لالێکی دن پۆلیسە نێودەوڵەتی تیمەکە لێکۆڵینان ji بۆ تەقینە بەیروتێ شیاننا لوبنانê هەروەها میشل عۆن سەرۆکی لوبنانê دێ کۆنگرەیەکە ڕۆژنامەوانیدا ڕاگەاند ku پێویستە لێکۆڵین bi سیستەما سیاسیدا بێکردن و ڕەنگە کێمخەمی ببە سەدەما ئەvê teqînê kêmxemiya ku hebû bû hokarê vê teqînê. Di heman demê de jî biryara polîsa navdewletî tîmek ji bo lêkolînê di teqîna Beyrûtê de bişîyene Lubnanê. Jalêxwebejî Trump ra digihîne ku Rûsya û Çîn naxwazin ku ew careke din postê serokkomariya serokayetiya Amerîka bi dest xwe. Donald Trump سەرۆکێ ویلایەتên یەکگرتên ئەمریکای ڕاگەاند و بەرەوڤژی بۆ چوونان و نەرینە ڕێڤەبەرایەتیە دەستگەها بەرەنگاربوونە سیخوریە وڵاتی خوا ئەو دەبێژە و رووسیا ناخوازە جارەکەدن پۆستە سەرۆکایەتیە ئەمریکا بدەستخوا بینە. هەروەها ئەمەژە بۆ یەکێژیدا و چینژی ناخوازە دە هەڵبژاردنên بێن سەرۆکایەتی ئەمریکادا ئەو سەرکەفتنێ بدەست خۆبینە و ببە سەرۆکێ ئەمریکایە. سامانە دامەزرێنەرێ فیسبووکێ 100 میلیارد دلار دەرباز کرد پشتی کو فیسبوک بەرنامەیەک هەفشێوازە تیکتۆکێش بۆ ئینستاگرامێ زێدەکریە بەهایە پشکێ نوێ کۆمپانیای برژەیە 600 زێدەکرد. بێڤێ پێنگاوێژی سامانە مارک زۆکربەرگ و پۆ خۆدیە 13 ji pişkawê kompaniyayê ji bo zêdetir ji 100 milyar dolarî bilind bû. Niha xwediyên kompaniyên Facebook, Amazon, Microsoft samanên wan ji 100 milyar dolarî derbas kiriye. Kurtaya me bi ser hevdû dihat menha çendîn babetên cihaz digel hevdû bişopînin kerem kirin. یەکی ji hokarên serekî yên zêde belavbûna vîrusa koronayê xwe neparêziye. Hevşende te kezîl serweyekê tê kirin ku wek hûn dibînin li ser ekranên 24 jî timî hashtagek heye ji bo bîranîna piraniya xelkê heta ku xwe biparêzin xwe biparêzin. Dema ku dibêjin xwe biparêze tu derdora xwe diparêzê. Bestina vê maskê di cihên qerebalixê de û di demên hade gelek pêwîst e
لەوە گەرەکە ئەم تەفدا پابند بن ببەستنە vê demamkê. Vêce ev demam jî gelek sûdên wê hene, gelek caran behsa sûdên wê hatiye kirin eger her du kesên beramber hevdû ev mask bestibin 95% ji rejweya tûşbûn bi koronayê ji bo her du aliyan kêmtir dike eger yek ji wan jî tûşî koronayê bûba. Eger yekî bestibe girêdabe û yekî girê nedabe jî ew jî rejeyekê wê diyarîkirî heye li gor lêkolînên zanistî ev زانیاری تێنە بەڵاوکردن. لێ دەما ku di سوشیال میدیایە kesên bi bandor هاشتاگیان ڕادگەهێنن و بەحسێ dikin ew bêhtir hana xelkê didin da ku pabendî rênmayên tenduristî bibin. Em dibînin seranserê cîhanê kesên naskirî û bi bandor di nava civakê de timî hewl didin ku rênmayên tenduristî zanyariyan belav bikin. Yek ji van kesayetên ku ji nava Herêma Kurdistanê taze ji bo dubare bibîranîna xelkê heta ku pabend bin ji ber zêdebûna rêjeya tûşbûnê ew jî Arîn Mesrûr Barzanî ye ku chalênceke taze ya ji bo demam bestinê radigihîne. Arîn Mesrûr Barzanî di pêgeha taybeta xwe di tora civakiya Instagramê de hashtagek bi ji bo bikaranîna demamkê û girêdana wê ragihand. Arîn Mesrûr Barzanî wêneyeka xwe li Instagramê bi maskê bi demamkê daniye û nivîsandiye. پێویستە هەموو دەمامکێ ببەستن گرێبلن حتا ku هۆشیاریە گرنگیە بکارانینە vê دەمامکێ ئەم بلند بکەن و ئالیکاریە سەقامگیربوونە vê ڕەوشێ بدن یا ku ئەم هاتبینن لە هەرێما کوردستانê. هەروەها نویساندیە هەر کەسێک دخوازێ divê چالنجێدا بەشدار بە بلا بنویسێنێ ئارین ماسک چالنج هاشتاگیانی و هەروەها وێنەیەکە خۆشی بدەمامکێ بگرە و بەڵاو بکە di tora xwe an ku pêgeha xwe ye civakî de. Ez gelek spasiya we dikim bila em hemû bi hevdûre selametiya civakê, malbat û herwiha hevkarên xwe û hevalên xwe biparêzin. Bi van çend wişeyan hanî genc û xortan dide bi taybetî ew ên ku wî dişopînin heta ku pabend bin bi girêdana vê maskê. Gelek ji wan hebêjin çima min girê nedaye dema pêşkêşkirina programê de biçekî seyr bê hûn bawer dikin heta niha ez zêdetir ji zêde ji hevkarên xwe wane rûyên wan min nedîtiye ji ber ku timî di wextê dewamê de pabendin bi bestina maskê ji ber ku ev bûye beşek serekî ji jiyana me ji lifestyle me roja îro ji bo ku em xwe biparêzin bêguman dibe ku em dûrahiya civakî jî biparêzin ku ev jî xelek gelek giring e heta roja îro xelk hawar dikin bi taybetî hikûmetên welatan kesayetiyên cîhaniyên navdar hawar dikin evê maskê bikar bînin destê xwe nedine dest hevdû hûn vegera hani yekser pabend bin bi şuştina dest gelek rênmayî hene. Yani دووبارەکردنا wan tenê ji bo bîranînê ye ne ji bo nezaniya xelkê ye. Dê carna mirov ji ber ku ev ne beşek bû ji lifestyle me biçek zehmet e ji me re em pabend bin bi girêdana vê maskê li belê em ê hewl bidin bi hevdû re timî bi bîra hevdû bînin û beşdarî bikin divê challengê de ne tenê ji bo rojekê di duan lê belê heta ku ev vayros heye em beşdar bin û pabend bin û mala we ava. Em bên li ser mijara xwe tewera ku amedekiriyê me behsa beşek ji çalakiyên hunerî li parêzgeha Slêmaniyê bikin ku dest pê dikin. Digel mêhvanê xwe ji nava bajarê Slêmaniyê birêz Kardo Ezîz ku bi xwe şanoker e şanoger e herwiha ektere di şanoya hîçimniye bî şermewe wê digel me vê da ku em zanyariyên zêdetir werbigirin beyanî baş birêz Kardo. بانیۆ باش گیان زۆر سپاس. ئەگەر زانیمان شتێکت هەیە شاردراوە باست نەکردو ئەو کاتە چی بکەین؟ تێنەگەشتم پرسیارەکە. دەڵێم ناوی شانۆیەکە هیچم نییە بیشارمەوە. ئەگەر زانیمان شتێکی شارەوە هیچم نی بیشارمەوە بم بانێش هیچم نی بیشارمەوە باین تازە ئاستاین نەخەوت هیچم نی بیشارمەوە. دەڵێن مرۆڤ زۆر ڕاستگۆیە کاتی تازە بە خەبەر دەیان لە کاتی خەودن دەکە قسە دەکا. جان دروستە؟ لە پرسیارەکە تێنەگەشتم. وەڵا بە سۆرانیش قسە دەکەم سۆرانێکم باش نییە؟ وەڵاهی تۆزەکەمێن تاتیەکەەوە نیتربانی ئێستا دنگی خەڵک لێنێ تاوا حەقی خۆتە. ئەگەر باسی ئەم شانۆیە بکەین ئێستا چارەکی هوەریتان دەست پێ دەکاتەوە پاش چەند مانگێک لە دابران پیرۆزباییتان لێ دەکەم هیوادارم کارێک ئەنجام بدەن کە بە دڵی خەڵک بێ
پەیامی دەستپێکتان چ دەبێت بۆ ئەم بارەدۆخە؟ هەڵبەتە ئێمە وەکو ئەم ستافە بیرمان لەوە کردەوە کە لە سەردەمی کۆرۆنا ناکرێت بەڕاستی ژیان بۆستێ ناکرێت شتەکانی ناو ژیانی کۆمەڵایەتی و ئەو شتی کە پەیوەندی بەرداوامبوونی ژیانی گوزەرانی خەڵکی و هەیە بۆستێ بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە لەو چمکی کە پێوترێت چمکی هونەر بەرداوامی بین بە پرۆسی هونەر لەم ستافە کۆبووینەوانێ بۆ بتوانین کارێکی وە بەرهەم بێنین ئەمیش بە پێی ڕێنمایەکان و ڕێکارە تەندروستەکان بۆ بتوانین کارێکی شانۆیی وە هەم بۆ ئەوەی کە خەڵکانیش کۆمەڵانی خەڵکی کوردستانیش لەو گرژی و لەو بارتەنگیەی دەرونی کە بەسەران هاتو کەمێک دابڕێن و بتوانن لە هۆڵەکانی شانۆ بە پێی ئاکارە تەندروستەکان لە هۆڵە شانۆکانە کۆبینەوە پێکەوە. دەستان خۆش بێ و جاگەر باسی کورتەیەکی شانۆگەری هیچم نییە بیشارمەوە چۆن باسی دەکەی باسی چ دەکات؟ بەڵێ ڕەنگە من نەتوانم بچمە ناو تەفاسیل یاخود وردەکاری دیتێڵی کارە شانۆیەک و لەبەروی کارە شانۆکە هێشتا نمایش نەکراوە هەڵبەتەوەی تری بەجێڵم بۆ بینەر بەڵام ئەگەر بتوانم بەشێکی بچووک لە کارەکەی ئێمە ئەوەیە کە پەیوەندی بە ئێستای پەیوەندی بە ئێستای کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەیە ئەو گرژی و ئەو حاڵەت کۆمەڵایەتیانی کە لە ناو خێزانی کووردە ڕوو ئەدەن بیکردنەوەی لەو بابەتە یان خود سەرنجدانە لەو جەمسەرە ئەنەی لە ناو کۆمەڵگای ئەمڕۆی کوردیە ڕوو ئەدەن کێشە کۆمەڵایەتەکانی خێزانەکانە لە ناو یەکتریە هەر لە پەیوەندەکانی خۆیانەوە هەر لە پەیوەندەکانی خۆیان لەگەڵ دەرەوە لەگەڵ هاوڕێکانیان لەگەڵ خێزانەکانیان خوشک و برا لەگەڵ یەکتریا ژنمێر لەگەڵ یەکتریا هاوڕێ لەگەڵ یەکتریا. بەڵێ کەی نمایشەکرێ ئەم شانۆگەریە؟ هەڵبەتە ژیان والیاتوە هەموو شتەکانی ئێمە لەم سەردەما ئەبێ وشەیەشی کۆڤید-19 تیابێ ئێمەش چاوەڕێوەکەین کەمێک بارودۆخەکە ئاهوانتر بێتەوە تاواکو بتوانین بە پێی ڕێکارە تەندروستیەکان بتوانین نمایشەکە لە ئێستاە کارەکەمان ئامادەیە بۆی نمایشەکەین پارێزگاری سلێمانی لەگەڵ بڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی کەی کاتی شوان بەخشی کاتی شوان بەخشی بە خەڵکە حاڵەتەکە تۆزە ئەهوانتر بۆ تەوانێ بیلەوە بکەینەوە کە کارەکەمان نمایشکەین لەگەڵەوەشا ئێمە بیریشمان لەوە کۆتوانێ ڕەنگە نەتوانین وەکو جاران بینەران یا خوددا بڵێن هاوڵاتیان کە کاتێک دێن بۆ بنینی نمایشەکە بتوانن زۆر نزیک بن لە یەکتیەوە هەروکو باسم کرد ڕێکارە تەندروستەکان دەگرینە بەر ئێمە بیرمان لەوە کردوانێت کە چۆن مەسەلەی پاکشبوون و یاخود تاقیمکردنی هۆڵەکە بەکاربێنین هەروەها ماسک بەکاربێنین هەروەها ڕێنمایە تەندروستەکان چۆن توان خەڵکی بە دوور لە یەکتری لە نێوان دوو کورسی بۆ کورسیەکە دابنیشن ئەم کاتە کارەکەمان حازرە بۆ نمایش. گەرەک باش ئەو جە لە ماوەی ڕابردوو خەریکی ڕاهێنان بوون ئامادەکاری بوون بۆ ئەم شانۆگەریە هەتا ئێستا چەند ئەکتەر لەگەڵتان بەشدارن؟ ئێمە بە دەرهێنەرەکەمانەوە حەوت ئەکتەر و دەرهێنەرەکەین ینی هەشت ئەکتەرین حەوت ئەکتەرین لەگەڵ دەرهێنەرەکەمان و لەگەڵ ستافەکانی بەڕێوەبردننی کارەکان. ئێستا کار و چالاکیتان تەنها لە سلێمانی دەبێ پێشتر لە شارەکانی تری کوردستان کارتان ئەنجامتان داوە بەتەمان لە داهاتووتە کارێکی ئەوها ئەنجام بدەن؟ وەکو گروپەکە ئێماڵیت بەڵێ هەڵبەتە وەکو ئەم ستافیکە کۆبوون تاوانێ ئەمە یەکەم بەرهەم باڵین یەکەم بەرکەوتنمانە لەگەڵ یەکتری ڕەنگە هەرێکیان بۆ خۆیان تەجروبەی پێشوەختی کاری شانۆییان هەبێت و بۆ ئەوەی کە لەم کارە کۆبینەوانێ هەڵبەتە پێشووتر گفتوگۆ کراوە بیلەوە کراوەتەوە کە چۆن لەم ئستافە کۆبینەوانێ بۆ بتوانین ئەم
بەرهەمە یاخود ئەم کارە شانۆیە بە هاوڵاتیان یاخود با بڵێن بە بیلەران ئاشنا بکەین. یعنی دەکرێت ئێستا بڵێن هیچم نییە بیشارمەوە لە کاتی کۆڕۆنادا لە دایک بووە؟ بەڵێ 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 لە سەرەتای دروستبوونی کۆڕۆناوە بیرمە لەوە کردوانێکە چۆن دەکرێت ئیتر وەکو باسم کرد چۆن دەکرێت ژیان نەوەستێت ینی ڕاستە کۆڕۆنا هەیە و ڕاستە حاڵاتێکی خەتەرناکە لەسەر خەڵکی بەڵام ناشکرێ مەسەن ژیان لێرە کۆتایی پێبێت ناشکرێت لێرە ژیان بۆستێ بۆ ئاستێکی تر نەتوانی بەرکەوتت هەبێت لەگەڵ ئەو شتانی کە پەیوەندی بە کللتوری وڵاتەوە هەیە پەیوەندی بە شارستانەتی وڵاتەوەی پەیوەندی بۆی کە خەڵکی تر هەرە بێ بەیانێکی هەڵ بسێ نام خوارد بچێت ئەگەر بچێت بۆ ئیشەکەی و بگەڕێتەوە ماڵەوە نە دەکرێت وردە جۆرێک لە ڕاهاتن هەبێت لەگەڵ ئەو کللتورەی کە پێشووتر هەبوو یاخود ئەو بابەتی کە پەیوەندی بە مرۆڤایەتیەوە هەیە وردە شتەکانی تری کە پێشووتر هەبوون لە ژیانی ئاساییە ئاسایی بێتوانێ و بەڵام بەو شێوازە ناکە پێشووتر هەبوو بەڵام هەڵبەتە بەو شێوازی کە دەکرێت مرۆڤەکان دەکرێت هاوڵاتی ئاگاداری خۆی بێ بەڵام بەڕێ کارە تەندروستەکان بۆ شێوازی کە بکرێت کارەکە نەک تەنها کارە شانۆیکەی ئێمە هەڵبەتە هەموو کارانی کە پێشتر پەیوەندی بە موزیکەوە یاخود پەیوەندی بە شێوەکاریەوە هەبووە ئێمە لە سەردەمی کۆڕۆنا کارە شانۆکەمان دەست پێ کرد یان دەستمان کرد بە پرۆڤەکردن هەڵبەتە ئەو کاتانی کە مەسەلەی کەرەنتینە هەبوو ئێمەش وەستاوین بەڵام بیرمان لەو کرێتەوە چۆن بتوانین تاوەکو ئێستا مەسەی ماوینێتەوە هیچ یەکێکی لە ستافەکە لەخوا بەزیا بێت تووشی کۆڕۆنا نەبووە ینی پارێزگاریمان لە خۆمان کردووە هەوڵمان ناوە زۆر تێکەڵ نەبین زۆر نەچینە ناو کۆڕ و کۆبوونەوانی کە زۆر قەڵەباغڵی پێوە دیارە بۆی بتوانین بگەینە قۆناغێک لانی کەم بتوانین ئەم نمایشە و ئیشاڵڵا ئەو کارانەی تریش کە ئەگەر پێشووتر وەستای بێتن دەستکەن بە کاری خۆیان و ژیان بەردەوام بێت. ڕۆلی ئەکتەر زۆر قورسە لە کاتی نواندندا لە کاتی ڕۆڵگەێراندا دەبی ئەو ڕۆڵە یعنی ژیانی تێدا بکە بژی هەتاکو بتوانێت ڕۆحەکەتە بگەێنێ ئەوجە پێویستە بەڕای تۆ ئەکتەرەکە بارۆدەخەکە بەڕاستی بینی بێ یانیش هەوڵ بدە ینی بۆ نمونە مەبەستمەوەی کە ڕوبەڕووی ئەو مووقیفە بوو بێتن یان ئەو شتە بوو بێتن لە ژیانی ڕاستەقینەی خۆتە هەتاکو بتوانێت بە جوانی ئەدای بکاتن یانیش ئەوە توانایەکە لە لای خۆیەتی دەکرێت پیشانی بدە. هەڵبەتە نەگەر لەم کارە شانۆیە بگرێت لە هەموو کارێکی شانۆیە بەپێی ئەو بنەما یاخود بەپێی ئەو ڕێکارانە یاخود بەپێی ئەو سیستەمی لەناو هەر کارێکی شانۆیە ڕوو دەدەن پێویستەکە ئەکتەر ئەو ڕۆحەتی کە بۆ کارەکتەرەکەی دروستێکات هاوسۆز بێ ئەو ڕۆحەتە بێ کە تیا دروست بێت ئەو پەیوەندیە دروستکە لە نێوان کارکتەرەکەیە کە تۆ دایمە دەچیت بۆ کارێکی شانۆی هەز نەکەی مەسەن ئەو کارکتەری کە تۆی بینی یاخود ئۆکتەریت بڵم ئۆکتەری کە تۆی بینیت من کاردۆم هەز نەکەم کاردۆ بینم هەستکەم ئەو کارکتەرەیە بینم کە من بەرجەستەیەکەم یاخود کە من کاری نواندنی بۆکەم هەڵبەتە ئەمە بەپێی ئەو کارکردنە یاخود بەپێی ئەو پرەنسیپانەیە کە ئەکتەر بۆ دروستکردنی یاخود بۆ بنیادنانی کارکتەرەکە پێشی دێنێ یاخود ئەو ڕۆحەتەیە کە چۆن بۆ کارکتەرەکە دروستێکە ئەمەش لە کارکتەرێکەوە بۆ کارکتەرێکی تر زۆر جیاوازە ئەڵبەتە هەموو مرۆڤەکان خاوەنچیانی خۆیان بەڵام هیچ کەسێک لە کەسێکی تر ناچێت ڕەنگە نزیکایەتی هەبێت لە هەندێک ڕەفتارە ڕەنگە نزیکایەتی هەبێت لە هەندێک بیرۆکۆ و بیر و باوەڕە بەڵام هەڵبەتە کارکتەرەکان لە ژیانە لە یەکتری ناچن و ئەمەش دەگەڕێتەوە بۆەوەی کە کارکتەرەکان یاخود ئەو ئەکتەرانی کە لە ناو کارێکی شانۆیە کۆ دەبنەوە لە یەکتری ناچن. زۆر باشە ئەم شانۆگەریە زیاتر کۆمیدی دەبێت چژێر دوێژن ڕاوەستا هەندێکم خوێندە بوو سەبارەت بە شانۆ تراجیدیا دەبێت چ جۆرەك دەبێتن؟ تێدەگەم بێت کارەکە ئێمە کۆمی تراژیدیا خۆ با بڵین کۆمیدیای ڕەشە
و پەیوەندی بە وەکو لە سەرەتایە باسیشم کرد پەیوەندی بە ئەم کۆمەڵگای ئێمەوەیە پەیوەندی بۆ حاڵتە دژواری و بە تایبەتی ڕۆچوون یاخود دیتێڵە لە ناو خێزانی کووردا هەر لەو پەیوەندیانی کە هەیەی وەکو باسم کرد بۆیە بیریشمان لەوە کردوانە مەسەن چۆن خەڵک لە وڵاتی ئێمەیە لە ڕووی دەرونیەوە مێشکی یاخود بیرکردنەوەکانی تەسک بۆتەوانەیە و هیلاکە مێشی هیلاکە بیلەوە کاتۆ مەسەن حاڵەتە ئەو حاڵتە دەرونیانی ناو خەڵکی کوردی ئێمە هەیە مەسەن بیلەوە کە تۆن ئەگەر تووشی نەخۆشەکە بێ یاخود ئەگەر تووشی حاڵتە بێ ئەمرێت باشە بێت یاخود بیلەوە کە تۆ بەشکم توش نبم بۆیە پەنابەت بەر ئەوە بات کە خۆی پارێز بۆی ئێمەش لە ناو کارەکە ئەسڵەن خۆی کارەکەش وایە بیلەوە کاتۆ چۆن ئەو نەفەسە چۆن ئەو حاڵەتە بۆ خەڵکی دروستکەین کە کەمێک دابڕێ لەو حاڵەتە دەرونیە ئەو زەختە سایکۆلۆژیە لە ناو حاڵەتی ئێمە هەیە. باشە هەر کە باسی شانۆ دەکرێتن باس لەوە دەکرێت کە بینەری کەمە لە هەرێمی کوردستان ناچن بۆ هۆڵەکان سەیری ناکەن ئێوە هەتا ئێستا بەرگەیەوەتان گرتووە کە هەوڵ دەدەن بۆی هۆکار چییە و چۆن چارەسەر بکرێم ڕەوشە؟ لە ڕاستیە ڕەنگم پێشووتر ئەو جۆرە لەو قسەکردانە هەبێت کە بەڕێزت باست کە بەڵام لە ئێستا من باوەڕم وانە کە بینەری شانۆ کەم بوو بێتەوە بگرە لە تەجروبەکانی پێش کۆڕۆنایە بینەرێکی باش لە شانۆ ئامادەی هۆڵە شانۆیەکان بوون و لە ئێستاشە بۆ خۆی ئەم هەوڵدانی ئێمە باوەڕێکی باشە یا خۆدا بڵێن نەتیجەیەکی باشە و هەوڵدانێکی بەڕاستی من وای ناوانێم مەسەلا هەڵکێشانی کارەکە نەبێ جورەتێکی باشە مەسەن توانیمانە کۆبینەوە لەم کارێ بۆی کە بینەر بتوانێت وەکو باسم کرد بینە بتوانێت کەمێک دابڕێت لەو حاڵتاریکە هەیە بتوانێت نەفەسێکی تر بۆ ژیان دروستکات حاڵەتەکان بۆ خۆی بژێنێتەوە جارێکی تر و ئەوەندەی کە مەسەن ئێمە لە قۆناغی بەرەو نمایشای ئەوەندەی من لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەیبینم لایک و ڤیوەرێکی باشی ئیشەکە هەیە ئیشاڵا وەکو ئەو تەسەوراتی کە هەمانە بۆ ئیشەکە و بکارەکەمان تەسەورەکەم بینەرێکی باشە بێت و خەڵکیش لە ئێستا مەسەن پەرۆشە بۆی نەک تەنها کارێکی شانۆ بگرە ئەو کارانەی تریش کە پەیوەندی بە هونەر و کولتور هەیە بتوانێت جارێکی تر بەردەوامی پێ بات. خۆی نۆرمال ژیانمان هەمووی گۆڕە لە ماوەی ڕابردوودا چونکو زۆر چالاکیە بوو ئەنجاممان دەدا پێشتر ئێستا نەماوە یەکێک لەوانەیە هەر بواری هونەر بوو سینەما بوو بۆ نمونە ڕۆشنەوە دەرەوە جۆگرتن لە میوزیکێکی خۆش لایڤ میوزیک شانۆ و ئەوانە ئێستا بەراورد بە پێشووتر ینی ناتوانین بەراوردی بکەین چونکەوە کاتێکی تایبەت بوو هەستیار بوو تێپەڕی ئێستا بەرەبەرە ژیان باشتر دەبێتن خۆشتر دەبێتن بەڕای تۆ خۆت چه چالەکێک ئەنجام دەدەی ئەگەر ژیان ئاسایی بوویەوە لە چی دوور کەوتووی؟ ڕەنگە ئەگەر مبالەغەکردن نەبێ من ئەوەندەی کە ویست بێتم وەکو ئەو حاڵەتێکی لە ئێستا هەیە توانیمە پارێزگاری لە خۆم بکەم مادەم پارێزگاری لە خۆمەکەم پارێزگاری لە دایکم پارێزگاری لە باوکم پارێزگاری لە براکەشمەکەم کە من توانیم پارێزگاری لە خۆمکەم لە ئێستاە چۆن زەمانێکی پێشووتر توانیمە پارێزگاری لە خۆم بکەم هەڵبەتە لە ئێستاشە ڕاهاتووم لەوەی کە چۆن بتوانم پارێزگاری لە خۆم بکەم و ئەکرێ وردە وردە تاشی کورد هاوڵاتی کورد بیلۆ بکاتەوە وردە وردە چۆن بتوانێت پەیوەندەکانی خۆی بە شێوازێکی تر بە حاڵەتێکی تر بگۆڕێت تاوەکو ئەم پتایە تاوە کۆڤید-19 وردە وردە بەرەو نەک بڵم بەرەو کۆتایی چارچەند تەسەوری ئەو نییە کۆتایی بۆکو پەتایەک لە پەتاکانی تری لێت و ئەبێتە حاڵەتێکی ئاسایی لە لای خەڵکی بەڵام هەڵبەتە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ڕادەی بیرکردنەوەکان ڕادەی هۆشیاری خەڵکی
بۆ بتوان تا چەنە بتوانێت پارێزگاری لە خۆی کە بۆی کە ڕۆبڕۆی ئەو حاڵەتانە نەبێتەوە. دواتریش ئەکرێ ئیتر بڵێن وردە وردە ژیان بەرەو ئاسایی بوون بێتوانێت بۆ شێوازی ڕەنگە نتوان بڵێن بۆ شێوازی وەکو جاران هەیە، بەڵام ئەشکرێ لە حاڵەتێک لە حاڵەتەکانە تاوەکو مەسەلەی ڕاهاتون یاخۆ ڕۆتین دروست ئەبێت، مرۆڤەکان یاخۆت هاوڵاتی وای لێ بێت شتەکان لای ئاسایی بێتوانێ و پارێزگاری لە خۆی بکات. ینی هیچ شتێکی وە نەگۆڕا بوو لای تۆ تەنهاوەیە کە خۆپارێزی هەڵبەتە وەکو فۆڕم باڵێ من زۆر خۆم پارێزگایم لە خۆم کردووە، تەنانەت مەسلەین کە دەچوومە دەروانەیە مەسلەی ماسک و مەسلەی دەستکێش و مەسلەی ئەداواتەکانی تاقیمکردن بۆ هەر شوێنێک بووە ئەم بردەخۆم هەر پەیوەندیەکم هەبووایە لەگەڵ کەسایینترە هەوڵمەیە ئەو سپەیسە یاخود ئەو مەسافەی لە نێوان هاوڵاتیەکە هەیە ئەوەی کە لە تیڤەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەی بینم ڕێنمایم کردووە کە ئەمەش زۆر گرنگە بۆ هاوڵاتی کە بتوانێت ڕێنماییکە. بەڵام شتەکانی تر بیستمە ئەگەر وەکو جاران نەبوو بێت هەڵبەتە پێیم پێ کردو یاخود دەستکاریم کردو جارێکتر جوڵاندومە بۆی هەست بۆ نەکەم کە کەم تەرخەمی هەیە لە پەیوەندەکانی خۆم لەگەڵ شتەکانە یاخود هەست بۆ نەکەم ئەو شتانی کە من لە ژیانە پێشووتر کردومە ناتوانم جارێکی تر بیکەمەوانەیە یاخود خەفەی نەکەم دای نەخەم کلیلی نێم هەوڵم ماوە دەرگاکان کەمە وردەوردە جارێکی تر بۆی کە ڕوبڕووی ئەوە نەبم کە هەستکەم ئیتر لێرا ئەبێ من بۆسم و لەبەروی کە شتێک هەیە زاڵە بەسەر منە نەخۆشەیەک هەیە زاڵە بەسەر منە. گرنگترین شت لە ئینسانە ئەوەیە کە هێز و بەرەنگاری خۆیەتی کە بتوانێت ڕوبڕووی شتەکان بێتەوە نەک تەنها ڤایرۆسێک یاخود حاڵەتێک. دەستخۆش کە کاردوازی دەکتەرش دەشانەوە گەریە هیچم نییە بیشارمەوە ji bo wextêwa û herwiha hêviya serkeftinê ji gihandina ji bo gihandina peyama we bi riya vê şanogeriyê. Zor spas bayaş katikî şat. Destxweş spas. Cem tiştekî zor giringî em demam ke heye wek nek tenha ditparêzê li vayrosî korona zor bonî naxweş hebû caran bonbûne li derve ئێستا ئەوە بەکاربیینی ینی بیرمان لێ نەدەکردەوە ڕاستی دەرچین بۆ هەندێک شوێن لەناو بازار تێکەڵی خەڵک دەبوویەوە ئەوانە ئێستا وەکو فیلتەری لێ هاتووە هەم لە بۆنەکەشت دەتپارێزێ و لە ڤایرۆسەکەشت دەپارێزێ ئەمێ ڕەوشا کەشوهەوایە سەقایەت گەل هەفتوو بشۆپێنن.
جناو جیهانا سپاره شوا در باسبوی لیستکن چمپیونز لیگ دست بکرن و ایروژی بردوام ببین چند لیستکن بهیزه بون که شوا در باسبوی هاتنا انجام دان یک جوانا یا ریال مدرید و یوونتوس بو که هر دوکیان مالاوایی خاطر خواستن جه چمپیونز لیگ دو قوناغا 16 ده اما بس جه که ریال مدرید و یوونتوس هر دوکا مالاوایی کرن لبل لیستکن آن جواز بون تیما مانچستر سیتی میوانداری ریال مدرید کرد کاری انجام 2-1 لیستیکش بخواب با اروها گولن مان سیتی بجالی لیستیگوان رحیم سترلینگ و اروها گابریل خیسوس هاتن تومار کرن اروها تن گول تیما ریال مدرید جالی لیستیگوان کریم بنزیما و به لیدانا سر هاتا تومار کرن در انجام هر دو لیستکن چونو هاتنه ده مانچستر سیتی 4-2 ریال مدرید به روکاری کو خواب بگینا قوناغا 8 چمپیونز لیگ جالی خواب جی یوونتوس به انجام 2-1 جالی تیما لیون بر لیون جی بگمانیا فرانسیا و گولن یوونتوس جالی کریستیانو رونالدو و هاتنه تومار کرن و گوله لیون جی جالی لیستیگوان دی پای بلیدانا سزا هاتا تومار کرن به وی برنه به وی انجام جی چه سودک جه یوونتوس را نبوش و کود لیستیکا چونه ده لگور انجام اینا یعنی چونو هاتنه ده این وان هر دو تیمان لیون و یوونتوس جبو یعنی این هر دو تیمان لیون جبو قناغا 8 سرکفت و روژا شنبیا بیجی وی روبروی تیما مانچستر سیتی ببا هر وهاش بو زانیاریان لیستکن دنم چمپیونز لیگ تینا انجام دان جی یک جوانا جی یا بارسلونایا که و به انجام دان لیستکا وان جی ایرو چندین لیستکن بهیز بنا و جدور سپوره مجنوی باری در کهون بچکی هندرن هر دو آلیان جی خواه دل نهیلن یعنی بهیلن پروفیشنال به پیوندی اما چندین روبارو چافکانین آول باکور کردستان هنه اول ترکیه جی او هاکریا کو ببا هوارا بالنده ام کو تیرکین کووی بشوازکی کو دو چند نافچه که باکور کردستان زیده تر صد جورن تیرکان هنه کو دیگل گوهرتنا روشا سقایو هروها گرمی و ساری جهن خواه و دوگوهزن و دوگوهرم و جمع به دورا وان دیمانم ببینن بەهۆی کەشوهەوابوونی دەیان سەرچاوی ئاوی ڕووبار و دەریاچە و هەروە سەدان دوونم سەوزایی زۆرێک لە ناوچەکانی تورکیا و کوردی کوردستان بوونتە هەوارگەی باڵندە چێویەکان یەکێک لەو ناوچانە دەریاچەی چاماڵتیا لە پارێزگای ئیزمر کە ساڵانە نزیکەی 300 جۆر باڵندەی زۆرا و زۆری چێوی ڕوو لەو دەریاچەیە دەکەن و هەواری وەرزی تێدا دادەنێن دەریاچەی مانیاس لە پارێزگای باڵڵکەسیر یەکێکی دیکەیە لەو شوێنانەی ساڵانە باڵندە چێویەکان ڕووی تێدەکەن بەڵام باڵندەکان زیاتر لە کاتی زاوزێدا دەستنە دەریاچەی مانیاس هاوکاتدایان ئاژەڵی چێوی لە دەوروبەری دەریاچەکەدا دەژین بە هەمان شێوە بەشێک لە باڵندە چێویەکان لە کاتی وەرزی زاوزێدا ڕوو لە دەریاچەی ئەرجەک لە پارێزگایوانی باکووری کوردستان دەکەن و هەوارگە دادەنێن سەمی ئاڵداق لە ئەنقەرە بە تایبەت نزیکە و بەنداوی لەسەر دەریاچەکە دروستکراوە نزیکەی 200 جۆر باڵندەی چێوی دەگمەن هەن و بە درێژایی وەرزی زستان لە ناو ئاوی ئەو دەریاچەیەدا دەمێنەوە ئاوی زەلکاوی کۆگوس لە پارێزگای مێرسینی باکووری کوردستان یەکێکی دیکەیە لە هەوارگەی باڵندە کۆسەریەکان لە کاتی وەرزی گەرمادا نزیکەی 200 جۆری باڵندەی چێوی ڕوو لە دەریاچەکە دەکەن خۆش دیمەنێکی دەگمەن و دانسخەی بە ناوچەکە بەخشیوە ڕووباری سوور لە پارێزگای سەمسوور کە دەڕژێتە دەریاڕەش و بە 56 هێکتار زەویدا تێدەپەڕێت ساڵانە دەبێتە هەوارگەی 390 باڵندەی چێوی و یەکێکە لەو شوێنانەیە کە لە لیستی شوێنە سەرنجڕاکێشەکانی جیهاندایە و لەلایەن یونسکۆ تۆمارکراوە ای سال دو جاران پروسه خواندنه لهندستان هات سکناندن جارek جبر آلوزیین سیاسی و جارا دویمجی جبر ویروس کرونا لبلین هم ماموستای که هندستانش بو بردامیدان به پروسه خواندنه ده جه کی فکری کوجبو لمجا بکم هات بو ترخان کرن
انها جبوانه انکو درسن قوتابی و خوندەکاران هاتیە دابینکردن و ژوارە لێ دەرێتبێژێ ئەف خوندەکار بە بەرچاوکردنە دووریە دناوبەرە هەڤلوودە و بکارانینە دەوام بکەن بەشداریە بێ پرۆسەیە بکەن. لە مانگی ئابی ساڵی ڕابردوو دەرگای قوتابخانەکانی کشمیری هندستان بە هۆکاری ئاڵۆزی سیاسی داخران کە تا مانگی دوی ئەم ساڵی خایاند و دووبارەکرانەوە بەڵام جارێکی دیکە بەهۆی کۆڤید-19 قوتابخانەکانی ئەو وڵاتە داخران. شوێنێکی گونجاو بۆ خوێندن دۆزرایەوە. شوێنێکی کراوە لە سرینجار کە بۆ نوێشکردنی بە کۆمەڵ دیاریکرابوو. ئێستا وانەی بیرکاری تێدا بە قوتابیەکان دەدرێت. لە نێو کەشێکی ئارام و کراوەدا و خوێندکاران لە دووری یەکتر و بە دەمامکەوە وانە دەخوێنن. قوتابیەکانی کشمیر بەشێکن لەم جیهانە ئەوان کاریگەری دەرونیان لەسرە و تووشی شۆک بوون و ئەوان دووچاری خەمۆچی بوون چونکە هەر لە منداڵیەوە لەو دۆخەدا ماونەتەوە لە دۆخی خراپی ساڵەکانی 2010 تا 2010 دوای ئەوەش ئەو گەردەلوولەی لەم چەند ساڵی دواییدا ڕووی تێکردن. بەڵام دوای ئەوەی ڕێگەدرا بە خوێندن لە کشمیر ئەوە هەموو ماڵەکان و شوێنەکان بکەنە پۆل و قوتابخانەکان بۆ خوێندن ئامادەن. زۆرێک لە قوتابیەکان هەست بە ژیانێکی ئاسایی دەکەن لەو کاتەی تیایدان بۆ خوێندن و بە دەرفەتێکی دەزانن بۆ بینینەوەی هاوڕێیان و پێیان وایە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەو جۆرە باش لەوانەکان تێناگەن. کاتێک گەڕینەوە بۆ خوێندن دەبوو لە ڕێگەی ئینتەرنێتەوە بخوێنین ئەوەش بەوەی خراپی هێڵەکانی ئینتەرنێت وانەکانمان بە باشی پێ نەدەگەیشت بەڵام بەم شێوەی ئێستا کە لەم کەشەکراوەیەدا دەخوێنین سوودی زیاتر دەبینین لە سەروی هەموو ئەوانەشەوە ئەوەی گرینگە ئەوەیە کە ڕێگەدان بۆ خوێندن کرایەوە. بەشێک لە وڵاتانی جیهان بۆ بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن سیستمی ئۆنلاینیان گرتەبەر. بەڵام ئەم جارەش بۆ کشمیریەکان کێشە بوو چونکە هێڵەکانی ئینتەرنێت لە ئاستێکی لاوازدایە و جگەلەوەش قوتابیان باری داراییان ڕێگە نادات لەو ڕێگەیەوە سوودمەند بن و ئەوەش بۆ هۆی زیادبوونی فشاری دەرونی و خەمۆکی لەگەڵ ئەوەش هەموو ڕێگەکان بە یەک جاردا نەخراون و ڕێگەی ئامانجەکان هەرچەند قورس بێت دەبینرێنەوە. بەژنە چەند ساڵە ڕۆژە ئیرۆ گرانترین بەژن نرخش بۆ زێر لە عراقی کوردستانی هاتیە تۆمارکردن و مسقالێک 300,000 و زێدەترشی دەرباز کردە ساڵن دەرباسبووی دەنەولۆبوون هاتبێژن وەختێنها گرانترین وەختەش بۆ کرینە زێر لەوما منها نرخێ دراوێن بیانی و نرخێ زێر لە بازارن هەرێما و کوردستانی هەم دوورە پشۆپینن. گەلێک بەهاو بوو دۆلارژی ئەس بە وڵات بە خۆلی سەری بێ کونها ژنێ بێنێ نا بێگومان خۆلی سەری نابێت کارن ڕەچاوکردنا ڕەوشە ئابووری جوواکی هەمووی بەرچاو بگرن کو تەنێت کارن هەبوون منە ژنێ بگوازن لێ پاشی زێرانجر بکرن یعنی سەرڤێ سۆزێ ژوەکو بڕاستی گەلێکی بەها بوو یێ عیار 355,000 بوو یێ عیار 24 بوو دگها نزیکی 400,000 دینارên عراقی دۆلار ژی گهای 124,000 زبارت کەم دۆلار ساڵن دەرباسبووی لە ژوول قاز زێدەتر بوو دوورە نرخێ خۆش دەستە لەنها هێدی هێدی دیسە بلندتر دەبێ باشتر دەبێ جارێ گها بوو نزیکی 119 هەنەکە سەرف کرد هەنەکە 120 سەرف کرد کەمتر ژی 118 ژی هاتە سەرفکردن لێ بێگومانە ئەف چەند هەزارێن کوتێ لێ تەنە زیادکردنە لەگۆڕ ڕەوشابووریە جیهانیە کون هاتێڤە دەرباز دەبێ و هەروەها تەقینێن و ئەو تەقینە کو لە لبنانێ لە بەیروتێ ڕووداژی بێگومان باندۆراوەی هەبوو لەسەر بەهای دراڤان دناڤە بازارە جیهانیدا بتایبەتیژی یێ زێرە گەرم بدنە بەحەزکردن خوا پەرێن وی وڵاتی نرخی خۆش دەستدا بوو خەلک چەند
دەمەک بوو گلەهیێنوان هەبوو ژە ڕەوشە ئابووریاوی وڵاتیش وەکو ینی نرخ هەرد بلندبوونێ دەبوون و پەرە نەبوون دناوا بازارێش بۆ خەڵکێدا وێجا ئەم ژناوا ئابووریە بچێکی دوورکەون ڕاستی بچێکی ئالۆزە تەولی هەڤە ئەگەر نە پسپۆرێکی پسپۆر بێ نکارێ زانیاریین دروست سەر بدێ لەو مام خەبچێکی ژە دوور دەخن لێ نرخێ زێر بلند بوو ئالێکی دن زانیایەن ئوسترالیایە داخیکردنەکە زانستیدا کو لەسەر گیای لۆکە ئانک و پامبوو هاتیان جامدان بریا گوهرتنە ڕەگەزا ریشەڵەکان ئەنکوش بنی بەش قڕمێنواوە دکارن وێ ڕەنگەڕای بگەن و کارن داهێنانەکەن و بێنن ناومان کودی ئەوەن کود بێژن چەند دەبەری چەند هەیڤەکێ پێگەهشتنە ئەوەی پەمبوویە لە گۆڕ و کووان ڕاگهاندی و گوتیە و هەروەها دەرخستنە گولاخوا بریا قڕمن وێڤە دکارن ڕەنگێ سروشتی تێکەڵ بکن یەن سروشتی نە ڕەنگە سناعیان کو دەست کرد تێکەڵ بکن حتا کو بتوانن ئەوێ پەمبوویە ئەن کولۆکە بچەند ڕەنگێکی جیاواز بەرهەم بینن. ئەمانە لۆکەی ڕەنگە و ڕەنگی سروشتین. لە نێو ئەم قاپە ئامادەکراوانەدا پارچە و گەردی لە بچووکەکانی ڕووەکی لۆکە ئامادە دەکرێت بۆ گۆڕانکاری لە ڕەنگەکەیدا کە ئەمەش بەکارێکی ناوازە دادەنرێت لە جیهاندا. شارەزانی تەکنەلۆژیا ئەم هەنگاوە بە گرنگ ناو دەبن بۆیە پێیان وایە گۆڕانکارێکی گەورەیە لە ڕەگەزی ئەو ڕووەکەدا کە بتوانرێت بە ڕەنگی جیاواز لۆکە بەرهەم بهێنرێت. بە شێوەیەکی سروشتی لۆکە ڕەنگی سپیە بەڵام ئێمە دەستمان کردو بە گۆڕینی ڕەنگەکەی لە ڕێگەی گۆڕینی ڕەنگی سروشتی ڕیشاڵە ڕووەکێکەیەوە کە دەتوانین ڕەنگی جیاوازی لێ بەرهەم بهێنین چونکە کارێکی ناوازە دەبێت لە هەموو جیهاندا و دەتوانرێت پیشەسازی لۆکە بە شێوازی پێشکەوتوو بەرهەم بێت ئەگەر کارەکەمان سەرکەوتوو بێت. دەوترێت لۆکە ئاڵتوونی سپیە بەو هۆیەوە ئوسترالیاش خاوەنی زۆرترین ڕۆکی لۆکەی و بە خاوەنی ئاڵتوونە سپیەکە ناو دەبرێت هەر بۆیە پسپۆڕان و شارەزایانی تەکنەلۆژیا و زانستە ڕۆکیەکان پێشکەوتن و داهێنانەکانیان لەم تاقیکردنەوەدا لە کێڵگە پڕ لە لۆکەکانی ئوسترالیا ئەنجام داوە بە تایبەت پێش چەند مانگێک لە گوڵکردن و پێگەیشتنی لۆکەکان تا بتوانن لە ڕێگەی ڕیشاڵەکانیەوە ڕەنگی جیاوازی لێ بەرهەم بهێنن. بەکارهێنانی ڕەنگی بۆیەکان کاریگەری لەسەر ژینگە دەبێت ئەگەر ئەو ڕەنگانە با شێوەیەکی سروشتی و با ڕێگەی زانستی لە بەرهەمێنانی لۆکەدا بەکار بهێنرێن ئەوە سوودی زۆری دەبێت و دەتوانین پشت بەو ڕەنگە سەوزانە ببەسین کە لە نێوگەڵاکانیاندایە. ئامانجی زانایان لەم کاریان گرنگیدانە بە بەرهەمی سروشتی و سوود وەرگرتن لە ڕووەکەکان بێ بەکارهێنانی کەرەستەی دەستکرد چونکە پێیان وایە لۆکە کاتێک هەندێک ڕەنگی دەستکردی تێدەکرێت ئەوە سروشتی خۆی لە دەست دەدات و نەرمەکەی کەم دەبێتەوە. زانایان لە چاوەڕوانی ئەنجامی تاقیکردنەوەکەیاندا تا بتوانن لۆکە بە ڕەنگی جوان و سەرنجڕاکێش بەرهەم بهێنن. شخواکو دەماهن ڕوودا و ئانک و تشتن جیهانی ڕوودەدەن و خەڵک پێ مەشغوڵ دەبێ یەکسەر باڵاوە دەچێت سەر هونەرمەندێکی کوگەلێکی ناسکریە دنافا جیهانە عەرەبیدا. شخوا هونەرمەندە عەرەب کو تۆڕەنجڤاکیدا بە چاپی ساتیە ناسکرن و حسین جسمیە کو دەوان چەند ڕۆژێن دەرباس بوویدە ڕوبەرۆ گەلێک ڕەخنەیان بووە لەسەر تۆڕەنجڤاکی و حتا کو ویژی ڕاگەهاند کو دەبژە تۆڕەنجڤاکی بەردە بە تایبەتی پشتی تویتە داوی یا کو بەڵافکردبوو لەسەر تویتەرێک و هەیە ماوەی دڤەگەرەها ji بۆ دوێ vê heyvê. هونەرمەندی عەرەب حسین جسمی هەر کو stranekê li ser tiştekî dibêje yekser rû dide. Stranek ji bo dayikê dibêje di heman salê de piştî wê stranê dayikawî jiyana xwe ji dest da. Stranekê ji bo Lîbya dibêje piştî wê stranê şereş li Lîbyayê ser heldide û hikûmet dirûxa. Stranekê ji bo Barcelona dibêje Malmîran. Piştî vê stranê berşa ew ê lêstike ji dest dide. Stranekê bi ser Misrê de dibêje jihaneke siyasî di nava wî welatî de rû dide, enqîlabeke siyasî rû dide û herwiha serokê wî welatî jî tê zindanî kirin. Heta ku geha hukmê eskerî li wî welatî. Li ser Iraqê de jî stranek goş xwe rewşa Iraqê barodoxa Iraqê ne lê dara lêbelê bi corekî gelek xirab bi ser de hat û hate guhartin rewşa Iraqê jî. Çend roj berînha jî tweetekin nivîsî bû li ser Twîtera xwe û herwiha nivîsandibû heta dawiya dunyayê ez aşiqê te me Lubnan.
پێشتوێژی مەزنترین تەقین di dîroka Lubnanê de rûda ew jî li Beyrûta paytextê bû. Hesên cismî piştî ku rûbirûyî van çend rexneyan bû timî dema ku rûdawek çêdibe an ku tiştek çêdibe yekser xelk dibêjin ev ji aliyê hesên cismî ve hatiye gotin lewma rûdaya tûşî rewşeke derûnî ya xirab bûye dibêje yanî çima li serê min tînin ewî gotine gotiye ne tê wataya ku pêşbîniya wê yekê kiriye û gotiye da ku çê bibe lewma biryar daye heta ku heyamekê dûrî torên civakî bibe. Vece ev çîroka Hesên cismî timî navî wî tê behezkirin di dema van rûdawan de. Ji alî xwe rêxistina tenduristiya cîhanî aşkira kir ku yek ji rêyên destberkirina tenduristiyeke baş ji bo zarokan ewa dayîna şîrê سروشتیە بزارۆکەخوا هەروەها پێنج زانیاری دەربارەی شیرە دایکێ دخڕ و بەڵافکریە کو نابێ دایک ددەما شەش هەیڤیەدا دەما کو زارۆکاوان دبە دەستبەردارە پێدانا شیر ببن یا دوانژی شیرە سروشتیە دایک ji bo zarokê wê ji nexweşiyan wek hewkirin û zikçûnê diparêze ya sisiyan jî ewa pêdana çîr bi zarokê biçûk Sûdên wêne ji bo dayîkan jî heye û ji şêrpenceyan mamkê diparêze. Herwiha li gor ku xala çaram de hatiye dibêje şîrê dayîkê eger tûşbûyî mindal egera wêne ji şekere jî kêm dike. Herwiha şîrê dayîkê jî çendîn dije ten têde ye ku zarokê ji egera tûşbûn bi nexweşiyan dûr dixe. Ji bilîwekê jî gelek gelek pêwîst e di heyama şeş heyviyê de heta ku zarok şîr dibe xwe av nê dayîn bi zarokê. Ev li gor dawî lê kulîn ku hatine belavkirin çê nabe di dema dayîna şîr de av bi zarokê pêdayîn ji ber ku wî demê hinek aloziyan digedeya zarokê de drûz dike ji ber ku lê rane hatiye tenê avê bi sadeyî vexwe lêbelê têkel bê şîrê dayîkê bê yan yê drûstkirî bê av tê de heye rejeyeke av tê de heye lewma çê nabe av bi tenê bêdayîn ji bo zarokê. Şîreke ji wan yani şêr şêr paşayê daristanê me wî xiste şîr zarçima meciyê ser şîr bû ji xwe gelek giring e jî êvara berî xewê hûn şîr vexwin sibaha hûn şîr vexwin yên ku hestiyariya wan ku hesasiyeta wan ji şîrê hebe dikarin laktoz frî vexwin. Şêr yek ji wan giyandara ye ku ji re dibêjin paşayê daristanê û bi vê navê jî hatiye naskirin. Ji birî ku giyandarekî dirinde ye tund e gelek giyandar û ajalên din dike xoreka xwe de heman demê de çend taybetmendiyên wî yên din jî hene ku ew jî di taybetmendiyên wî de hatiye çend zanyariyek derbarê şêr me bixine rû ew bi şêweya grûp dijîn tak najîn ji bo her grûpek 15 ji bo 40 şêr têde hene. Şêrên mê ku şêra ji dibêjin kêmtirîn dem raw dikin ji ber ku ew nanekarên waye û herwiha rawkirin an ku lêçîrkirin karê şêrên nê re. Şêrên mê ne 2 sal carek dû giyan dibin. Herwiha li gor zanyarên ku hatine belavkirin her rojek pêwîstî bi av xwardinê nîne yanî pêwîst nake her roj avê vexwin. Dibêjin şêr dibe ku hemû rojê goşt bixwe ji bilî avê. Herwiha 6 car hestiyartir ji mirov û gelek wire di rawkirinê de zêdetir e jiya mirov û royan wan berze di rawkirinê de an ku nêçîrkirinê de dengê şêr dikare ji dûriya 8 kîlometr ve bê bihîstin. Têzanî jî ku zimanê ev najalên dirinde gelekî gij e mirov wexta demê destê xwe didiye de wiha hez dike ku dinan li ser ziman jî hene ji ber ku ew alîkariya wan dike di xwarina goştê xav de lewma xwe ditehela û wisan drûstkiriye heta ku bikarbin debara jiyana xwe bikin û li ber xwe bidin da ku bijîn.
وجه بڤیاوەیەم گەهانە داویە ڕۆژ باشە خۆیایی ئیرۆ سبەژی چەندین بابەت و مژهارندن ئەمێ دیگەلوە بن دەمژمێر هەفتە سبەی حتا کو نزیکی هەشت و دەمژمێر هەژیش خۆ بولتێنن و چیان دەست بێت بکەن هوندکارن داوی زانیاری تمی بریا کوردستان 24 بە بدەست بخەن سەر تۆرنج باکی هەروەها لەسەر وبسایتە کوردستان 24 ژێ هوندکارن سەردان بکەن ji بۆ وەرگرتنا داوی زانیاری ji vir ve ez xatira jotxwazim bêviya rojeke xweş û xatirê we pabend bin.